زۆر باشە دەستمە سەر محوەرشتر مامەسا ئەیش بابەتی چۆنیەتی کە من وەکو ئەڵێ وەکو خۆی بەکاردێنم ینی مستەقبەلی تەنزیمی دەولە چی لێ دێتەوە لە مووسڵ و لە عێراق و سووریا خۆت مووقیفت چییە کە من مقابلێکی جەنابتم بینێ وتر نایەناسم تا دایەناسم بەڵام مقابلێش دیکەی جەنابتم خوێندەوە لە ماڵپەڕەکەتان باسانەوە کرد کە وەکو دوو کۆمەڵی جیهادی چه قاعدە چه تەنزیمی دەولە وەسفیان دەکەی ینی بە پرسیارش سادە لەوەی بکەم مامەساکرێکە وەکو وەڵی تەنزیمی دەولە یاخود ئەوەی کە کورد دووسان بەعام پێی ئەڵێن داعش ئەمانە چین چۆن وەسفیان دەکەی جەنابەت؟ وەسفی کورد و مختصران ئەمانە جەماعەتێکی جیهادین کە لە شام و عێراق ئیشەکەن وەکو هەر یەکێ لەو جەماعەتانەی تروان ئەوان و قاعدە و حرار الشام و جەیش الئیسلام و ئەمانە هەر یەکێک لەمانە گروپی ئیسلامین و ئەمیری خۆیان هەیە و بەیعەتی خۆیان هەیە و نەبەیعەتی ئەوان هیچ کەسێ ملزەمەکە نەناونانی خلافەتی ئیسلامی ئەیکا بە خەلیفە و بە خلافەت پێم وایە هەر جەماعەتێکی ئیسلامین وەکو و جەماعەتانەی تریش ئەما بە نیسبەتی شەڕ بەرامبەریان ئەوە بینین هەموو لایەک شەڕیان بەرامبەرەکە و پێشم وانە مەسەلەی مووسڵ و ئێستا خەڵک شەڕێتی لەسەر میرات تەوزیعکردنی دوای مووسڵ بەڕاستی بە دەردی هەولێریڵ لە فشەم پێی دێ چونکە بەڕاستی هەموو ناتۆ خەریکی تالیبان بوون و بەو هەموو قووەت و هێزەوە کە بۆی چوونە مەیدان و نانتوانی تالیبانێکی داما و بفەوتێنن کە حسابەکرێن نەخوێنەوارە لە چاو عەرەبی شام و عێراقا لەو شەرق الئەوسەطەیە و لەو خەڵکە عەرەبەیە و لەو خەڵکە جەنگاوەرەیە بەخوا برا شەڕی مووسڵ بە شەڕی خۆتڕێ نەزانم هەرچی کەسێکیش خۆی زۆر ئازا کردووە فەرمەوە ئەرزەوە گەز با خۆی لێدا بزانە ئاخۆ ئەبێ مووسڵ تەخت ببێ وەکو سەحرا ئەو کاتا بێ خەڵک بزانێ دوای ئەوەش حربی عیساباتی بەرامبەر هەر دروستە بێتەوە مەساحەیەکی زۆر و بەرفراوان نە ئەمریکا بەڕاستیەتی و ناوانی تریش تطبیقی ئەحکامی شەرعیانەی کە لە مووسڵ و لە ڕەقە و لە زۆر شوێن تر تۆ ملاحەزە لەسەریان هەیە یاخود پێت وایە؟ بەڵێ طبعا بەتاکید من ملاحەزەم لەسەر تەنزیمی دەولە خۆی هەیە لەسەر دید و ڕوئیەی خۆی هەیە لەسەر ناحیە عەقایدی هەیە لەسەر فرەدیدی و نەبوونی فرەدیدی هەیە لەسەر ممارەسەی کوشتن و دەستفراوانکردنێکی زۆر لە خوێنە و لەمانە هەیە طبعا ئەی ئەوانەی کە بەرامبەر ئێزیدەکە کوردان ئێزیدی کرا جەنابەت ملاحەزەت چ بوو لەسەر ئەوەی کە لە شنگال ڕوویدا؟ من بەڕاستی زۆر شتێکی تەفسیل نازانم لەو شتانە هەرچی ئەیویستم هەر لەم تەرەفەی ئەم بەرەوەی لە تەرەفی ئەو بەرە جارە شتێک نابیستم بزانم ئەوان بە چ دەلیلێکی شەرعی چیشیان کردووە ڕسمێکی تەمسیلەی ئیمام حوسەین و زەینەب و ئەمانە کرێ کە ئەبرێن بۆ شام بە زنجیر بەسراونەتەوە لەگە قماشی ڕەش پێش چراون وڵات ئەمە یەزیدیەکان نیان بە نیان فرۆش بەڕاستی ئەمە من ناتوانم حکمێکی شەرعی لەسەر ئەم مەسەلەیە بدەم بڵێم چییە و چین بەڵام ئایا بە حکمی کەنیزەکردنیان و ئەوانە چۆن لێک دەدرێتەوە بەتایبەت بەسەد تەئکید ئەگەر من خۆم ساحەبی قووەتێکی هێزی جیهادی ئیسلامی بوومایە لەو محوەرە وان بەرامبەر یەزیدی ناکرد چونکە ئێمە ساحەبی قووەت و هێز و نفوذێکی باشیش بوون و واشمان بەرامبەر بە خەڵکانێکی هاوشێوەی ئەوان نەکردووە لە هەڵەبجە